لا توري دومي برنامج بياني باش كردستان دا لەگەڵتان بەرداوامی تەوەری دۆممان تایبەت کردووە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کاری خۆبەخشە باز لە کاری خۆبەخشی دەکەین باز لە سوود و گرنگەکانی دەکەین بازەوە دەکەین چۆن تاکەیەک گەربێت داهاتێکی کەمیشێ بێ ببەخشە لە هەمان کاتدا هەوڵاتیان هەرێمی کوردستان تا چەند ئەم هەستیانە دروست بووە کە کاری خۆبەخشیەکان یاخۆ لە چ ئاستێکدایە تا چەند پشتی پێدەبەسترێت خۆی لە خۆی دەکاڵن کاری خۆبەخشی تەنها لە ڕووی مادیەوە یاخود بوارەکانی دیکە چینکە تاکێک دەتوانێت کاری خۆبەخشی تێدا ئەنجام درێ بێکمان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری کاک زاهیر زانە کە نووسەر و ڕاشکاری کۆمەڵاتی بەشێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە بانی باش بەخێر بێت. زۆر سپاس بانیە و بانی بینەرانی بەڕێز باش بە هیوادارین تەوەری ئەمڕۆمان وامە لێ بکا کە زیاتر بەخشندە بین و بەخشندەیمان لە ڕوخسارمان لە مامەڵەمان لە گفتوگۆمان لە گیرفانمان لە هەموو لایەنەکانمان بگرێتەوە. زۆر سپاس. کاک زاهیر ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی کاری خۆبەخشیە دەوترێت یەکێک لە چالاکترین یاخود لوتکی چالاکی مرۆڤ دۆستی ئەنجامدانی کاری خۆبەخشی بۆ منە تۆ کاری خۆبەخشی دەکەیت بە ئەوی چاوەڕێ هیچ پاداشتێک بیت یاخود دەستکەوتێک بی بەردەوام دەبەخشیت کەواتە تا چەند گرنگە کاری خۆبەخشی ئەنجام بدرێ. دووبارە سڵاو بۆ بیسەران و بینەرانی خۆشەویستمان. لە ڕاستیە بەخشین یاخود بەخشندەی لە مرۆڤی کامەڵ لە مرۆڤی پێگەیشتووەوە شێتەوە وە کورتترین ڕێگا بۆ گەیشتن بە بەختەوەری بۆ بەدەستێنانی ئاسوودەیی بۆ دڵنەوایی مرۆڤ بۆ هەستکردن بە ئیسراحەت بریتە لە بەخشندەی. یەکێ لە حەوت ڕێگای بەدەستێنانی بەختەوەری کە ستیڤن کۆفی دیاری کردو کە یەکێکە لە نووسەرە دیارەکانی ئێستای دنیا بریتە لە بەخشین. بەخشین ئەوە گرنگ و مەزنە خوای گەورە لە ناوی خۆی دایناوە کەواتە سیفەتێکی خواییە سیفەتێکی خالقیە بۆی هەر مرۆڤێک ئەم سیفەتە لە خۆیان ڕەنگ زیاتر باتەوە ئەم سیفەتە لە خۆیان زیاتر بکات بێگومان مرۆڤێکی مەزنترە مرۆڤێکی گەورەترە. بەخشین وا لە ئێستاە بەشێک لە ئەوانی کە نەخۆشی ئیکتئاب و خەلەتی و ئەوانیان هەیە لە هەندێک حاڵەتە کاری خۆبەخشی یاخود بەخشین وەکو چارەسەری لابەری ئەم نەخۆشی و گرفتانە ئەنووسێ. لەبەرەوە بابەتی بەخشین بابەتێکی زۆر فراوانە بابەتێکە پێویستە ئێمە خۆمانی لێ بەهرەوەرکەین و ئاگادار بین بەخشین تەنها پارە نییە. بەخشین لە نەوعی ئەو شتێکە تۆ هەتا کەسێک هەیە توانای ئەوە هەیە قسە بۆ خەڵکە ئەکرێ بە قسە لە قسەکەی ببەخشێ هەیە زانستێکی پێەیە ئەشێ لە زانستەکەی ببەخشێ. کەسانێکی تر جاری وا هەیە تۆ ئەکرێت لە کاتی خۆت ببەخشی بە کەسێک تەنها گوێی بۆ ئەگری تەنها کاتی پێئیت کەواتە بەخشین زۆر و فراوانە لەسەر شەقامی ئەکرێ ئۆتۆمبیلەکانی بەرامبەرت ببەخشی ڕێگایان بەی بڕۆن تێپەڕن ئەکرێ کەسێک هەڵێ و کەموکوڕێکی بەرامبەر کردووی تۆ بیبەخشی. لەبەرەوە بەخشین لە ذاتی مرۆڤ جگەل لە لایەنە معنەوی و دینی و کۆمەڵایەتیەکەی لە جستەی مرۆڤ کاردانەوەیکی زۆر گرنگ دروست دەکات. یعنی لێدانی دڵ و دابەزینی فشاری خوێن و کۆمەڵێک بابەتی جستەییش چارەسەرەکە کە کاریگەری ئەبێت لە بەدەستێنانی بەختەوەری ئەبێتە هۆی زیادبوونی دەردانی هۆرمۆنەکانی وەکو ئەندرۆفین و ئۆکسیتۆکسین کە یەکێکیانە بێتە هۆی زیادبوونی شادی یەکێکیانە بێتە هۆی کەمبوونی خەلقی. لەبەر ئەوە ئێمە هەتا زیاتر بەخشەرتر بین بەخشندەتر بین بێگومان کەسانێکی مەزن و گەورەترین کەسانێکین هەست بە ئارامی زیاترەکەین کەسانێکین زیاتر خۆمان دۆزیوەتەوە. ماسلۆ کە وەکو یەکێ لە دەروونزانەکان هەڕەمێکی داناوە لە 5 پلە پێک هاتووە بۆ پێویستیەکانی ئینسان. لەم 5 پلەیە پلەی چوارەم و پێنجەم چوارەم ڕێزگرتنی خودا پێنجەم بریتە لە ئیرتیقا گەشەکردن بەخۆی. بەخشین پێداویستیەکە بۆ ئەم دوو خاڵە کە پێداویستیە بنچینەیەکانی ئێمە کەواتە تۆ گەر بەخشینە جێبەجێ نەکرد لە کەسایەتی خۆتا گرفتێکت هەیە. بەخشن کاری خۆبەخشی یاخود بەخشین ئەو نیە تەنها بچی لە دامەزرا و دەستگایەکە خۆبەخش و بێبەرامبەر کار بکەیت. بەخشین زۆر ڕووی فراوانی هەیە ینی لەگەڵ مناڵەکانی گەڕەکەتان مهرەبان بی لەگەڵ کەس و کاری خۆتانی. کاک زاهیر
ئەو مەفهومەی کە من لی تێگەشتم لە قسەکانی جەنابەت کە کاری خۆبەخشی مەرج نییە تەنها لە ڕووی مادیەوە بێت تۆ بڕێک ببەخشیت بەڵکو بۆم نەپارستنی مافی ئاژەڵان بێت وەرزشکردنی خۆبەخشی بۆ کۆمەڵێک بێ ئەمانش یاخۆ گاندنی زانیاری لە گەشت پێدانی مرۆڤی بێ ئەمانش دێتە قاڵبی خۆبەخشی بێگومان هەموویتە قاڵبی خۆبەخشی و خۆشبەختانە کۆمەلگای ئێمە هەر لە زووشەوە کۆمەلگایەکی بەخشندە بووانێ لە بابەتی میوانداری و بەخشین لە ڕوانەوەشتی زۆر جوانمان هەیە نمونەی زۆر جوانمان هەیە لە مێژووە نمونەی مرۆڤانێکی بەخشندەی وەکو عەلی کەمال و عەلی ناجی و کەریمی عەلەکە لە سلێمانیا بۆ نمونە لە هەولێر حاجی چۆلی و یەک دنیا کەسانی ترمان هەیە کە نمونەی مرۆڤی بەخشندە بوون کە نمونەی مرۆڤی دڵئاوا بوون نمونەی کەسانێکی زووتری زۆرمان هەیە کە لە مافی خۆیان خۆش بوون و بەخشیون کە لە کۆمەڵگای ئێساش ئەمانە زۆرن و لە نەوەی نوێشە ئەبینم گەنجانێکی باشمان هەیە بۆ مەسەردانی لانی بێ باوکانەکەن کادێن بە مناڵانی کە لە نازی دایک و باوک بێ بەخشن کەسانێکمان هەیە بەخشراوەکانەوەنی کە لە ڕووی دەرونیەوە گرفتیان هەیە یان خزمەتیان پێکەن ئەیان شۆن قژیان بۆ چاکەن جلوبەرگیان بۆ گۆڕن ئەمە هەمووی نمونانی جوانن پێویستە بەڕاستی بەڕێز و بە تەقدیرەوە بۆیان بڕوانینەوە من دڵنیام و کەسانی کە چێژی بەخشی نەکەن ناتوانن وازی لێبێرن لەبەرەوەی هەستێکت ئاياتێ ئەم هەستە ئاسان دەست ناکەوێت بۆیە کەسێکی وەکی و نووسری کتێبی The Healing Power of Doing Good لە بابەتی بەخشینە بە نەشوەی خۆشببختی باسی بەخشینەکە ئاڵێ کاتێک تۆ بەخشی نەشوەیەکت بۆیە ینی حاڵەتێکت بۆ دروستە بێت لە خۆشببختی کە ئەمە لە شوێنی ترا ناتوانانی ئاسان بەدەستی بێنی ناتوانانی ئاسان جێبەجێ بکەی بەخشین ئەو نە حاڵەت ئەو نە بابەتێکی گرنگە هەموو کەسە گەورەکان ینی هەیەە بۆ نمونە شعری بە ئێمە بەخشیوە هەموو کەسە مەزنەکانی مێژوو جۆرەی لە بەخشندەیان هەبووە بە دوای زانستا گەڕا و زانستەکەی بڵاو کردوێتەوە پەیامبەرەکان هەموو نمونەی بەخشینی زۆریان هەیە کە بۆ ئێمە تۆمار کراوە و گەیشتووە بە ئێمە هەتا لە قورانی پیرۆزە چیرۆکی موسایەکێکە لە چیرۆکەکانی بەخشین کاتێگەچێت لە شوێنێکەوە لە مەدیەن تێپەڕێ دەبینێ دوو ئافرەت لەوێ وەستاون و کۆمەڵە مەڕووماڵاتیان پێ خەڵکەکەی تری ژیان بۆ سەر کانیەکە ماڵاتەکەی خۆیان ئاوێن و ئەڕۆن ئەڵێ ئێوە چیەکەن بۆ ئێوەش ئاونیان ئەڵێن ئێمە باوکێکی پیرمان هەیە و لەبەرەوەی ئافرەتیشین توانەمانوەکو ئەوان نییە کە زیاتر بە زەخ دەستنە پێشەوە و حیوانەکانی خۆیان ئاوێن بۆیە ئێمە ئەوەستین تا ئەوانە ڕۆن جامەجێ بجیەکەین ئەم بەبێەوەی داوای پاداشتێکیان لێ بکە چۆنەڵی شتەکەیان بۆ جێبەجێکات لە چەندین حاڵەتی ترانی لە هەر کەسێکە لە مێژووە کەسێکی گەورەیە پەیامبەرێک کە مرۆڤێکی مەزنە چیرۆکی بەخشندەیی چیرۆکی لێخۆشبوون چیرۆکی دڵئاوایی و دڵسەخی ئەوە زۆر و فراوانە بۆیە بەڕاستی پێویستە ئێمەش هەمیشە ئامادە بین بۆ بەخشین و بە ئەرکێکی پیرۆز و گرنگی بزانین ئەتا فەرمودەیەکەیە کە پێغەمبەرە فەرمێ ئەگەر کەسێکتان بچێ بۆ هاوکاری برایەکی کەسێکی تر زۆر باشترە وەگرەوەی کە لە مزگەوتەکەی منە خەریکی پەرستش و ئێعتیکاف بێ ینی لە ئەو نەپلەیەکی بەرزی هەیە شتێک کە ئەو نەپلەیەکی بەرزتر لە ڕووی ئاینیشەوە بدرێتێک کە لە پەرستش گرنگتر بێ کەواتە بێگومان بابەتێک کە پێویستی بەوەیە کە گفتوگۆی لەسەر بکرێ بابەتێک کە پێویستی بەوەیە کە گەشەی پێ بدرێ بابەتێک کە پێویستیەکی کۆمەلگایە بەخشین تەنها لەوەیە نامێنێ ئەو کەسێک کە شتێک وەرئەگرێ ئیسیفاداکە ئەو کەسەش کە ئەوەخشێ زیاتر ئیسیفاداکە سوودی دەرونی سوودی هەستی سوودی خۆشببختی سوودی جەستەیی وەرەگرێ کەواتە جگەلەوە لێکەوتی تر بە دوای خۆیان هێنێ لەو لێکەوتانە خۆشەویستی لە ناو کۆمەلگایە زیاکە ڕەخۆکی نەکەمەکاتەوە جانی هاوکاری تەبایی زۆرترەکە کۆمەلگەیەکی تەندروست و بێگرفترت بۆ دروستە بێکەواتە ئێمە پێویستە بە هەموو لایەکمانەوە بە ڕاگەیاندن بە چالاکوان بە زانای ئاینی بە مامۆستا و خوێندنگا و هەمووانەوە هەڵ بین کە گیانی بەخشندەیی و لێبوردەیی بڵاوکەینەوە بەخشین بکەین بە پرۆسەیەکی خۆی پرۆسەیەکی پیرۆزە بەڵام ئەم پرۆسە پیرۆزە لە کۆمەلگە بگەێنین کە بڵاوی بکەینەوە کە زیاتر ڕەنگەکەی تۆخ بکەینەوە لە ناو کۆمەلگایە بەداخۆ ئێمە کەمتر ڕێزی کەسانی بەخشندەمان گرتووە زۆر جار
کەسانێک کە تۆڵەسێنن، کەسانێک کە ڕق ئەستورن، زیاتر ئەوانە بە چاوێکی پاڵەوانتر سەیری دەکەین تاهو کەسانێکی لێخۆش بوو هەچەند کاتە پێویستە چی بکرێت ئەوانەی کە کاری خۆبەخشی ئەنجام دەدەن یا خودبەخشەرن پێویستە چیان بۆ ئەنجام بدرێت تا چەند گرنگە بۆ منە خەڵاتیان پێ بدرێ ئەوانەی کە ئەم کارە ئەنجام دەدەن بۆ منە خەڵاتی شکۆ بێت ڕێز لێ نام بێت ئەمانە گرنگن لەم چارچێوەیەدا وەی لە ڕاستیا و کەسێک کە بەخشین ئەنجامەیە خۆی خەڵاتی خۆی وەرەگرێ هەنی هەرو دەخەی کە بەخشینەکە ئەەکەیت کۆمەڵێک لایەنی معنەوی و دەرونی و خێر و ئەوانە پاداش تێوەرەگری بەڵام تۆ لە پێناوی ئەوەی کە کەسانی تر هاندی بووی پرۆسی بەخشین جێبەجێ بکەی پێویست بەوەیە کە ڕێزلێنان بکەی بۆ کەسانێک کە بەخشندن پێویست بەوەیە کە تەقدیری کارە باشەکەیان بکەی بۆ ئەوەی کەسانی تر چاویان بکەن بۆ ئەوەی لە کۆمەڵگایە ئەم پرۆسەیە ڕەواجی پێبی بەهرەی پێبێ ینی بۆ نمونێمە کۆمەڵک ڕێکرا و گروپ پشتی وا هەیە لەوانە کاچن سەردانی خانەی بە ساڵات جوان و بێسەرپەرشتان و یاخود هەتا ژینگە و ئاژەڵان ئەماناکەن ئێمە پێویستە بەڕاستی بە چاوی قەدرەوە سەیریان بکەین ڕێزیان لێ بگرین ئیحتیمامیان پێبین بۆ ئەوەی جیلەکە کەسەکانی تری کۆمەڵگەش چاویان لێ بکەن و ئەم نەریتە زیاتر بڵاوکەینەوە لە کۆمەلگایە زیاتر گەشەی پێبین زیاتر ڕەونەقداری بکەین. بەڵێ دەوترێت ڕۆشنبیری خێزان یاخود کۆمەڵگا لە ڕێگەی کاری خۆبەخشی یاخود بەخشینی ئەو خێزانەوەیە کاتە لە هەرێمی کوردستاندا تا چەند کاری خۆبەخشی وەکو سەرنج و تێبینی خۆتان لە ئەستێکی چۆندایە تا چەند بۆ منە هاوڵاتی تاخودی بێت ئەم کارە ئەنجامێن. پێم وایە لە کۆمەڵگەی ئێمە تا ئێستا لە کۆمەڵی ڕووەوە لە خاڵێکی زۆر ئیجابیین بەڵام ئەگەر بزانین باش مامەڵی لەگەڵا بکەین ئەکرێ وەکو نوقتەیەکی هێزی خاڵێکی بەهێزی کۆمەڵگەی خۆمان سەیری بکەین چونکە تا ئێستاش گیانی هاوکاری و خێرخوازی و بەخشین لە وڵاتی ئێمە گیانێکی بتەوە زۆر ئەبینین نەخۆشدارە سەرەکرێ ڕێگەی ڕۆی خوازیەوە زۆر ئەبینین هاوکاری کەسانی کەم دەرامە دەکرێت زۆر بینین هەتا لێ خۆشببوون لە کەسانی دەکرێت کە بە هەڵە بۆ نمونە جاری وا هەیە کەسێک بمنە بە ئۆتۆمبیل لە مناڵێکی یاوە بە نەزانین ڕێک بەزووترین کات لێ خۆشە من ئەم هەستی لێ خۆشببوونە لە کۆمەڵگایەمە هەستێکی کەم نییە بەڵام بەڕاستی پێویستیشمان بەوەیە زیاتر کاری لەسەرکەین و دیوەکانی تری پیشان بین بەخشین تەنها پارە نییە بەخشین زەردەخەنەیە بەخشین وشە و وتەی باشە بەخشین چاوپۆشیکردنە لە جاری وایە لە هەڵی بەرامبەر لە ڕفتارێکی ناشیاوی بەرامبەر لەسەر شەقام ئۆتۆمبیلێک بە شێوازێکی نادروست دەڕاتەوە بەهۆڕین دوای نەکەوی تو سەری ئەوەیتر لێ نەشێوێنی ئەوانە هەمووی بەخشی نەگرێتەوە زۆر لایانی تر هەیە کە پێویستە ئێمە بین بەخشین چڕکە چۆنەڵی بڵاوی بکەینەوە تەنها لە بوارێک و لایەنێک و ڕووگەیەکەوە سەیری نەکەین بگرە زۆر ڕوویتری بۆ بدۆزینەوە بەخشین لە بەرامبەر هەڵەیە لێخۆشبوون لە بەرامبەر ینی چاوپۆشیکردن هەتا لە ناو خێزانە باوک لەگەڵ مناڵەکان یا هاوسەرەکان لە نێوان یەکترا بووک و خەسوو هەمووی پێویستە هەمووی بەشێکە لە پرۆسی بەخشین ئێمە ئەبێت لە بەخشی نابگەینە ئەو قۆناغی کە کەسێکیش خراپیشی بەرامبەرکردین بتوانین بیبەخشین لی خۆش ببین جگەر لەوەی کە ئەو کەسە سوودە وەرەگرێ لە لێ خۆشببوونەکەمان خۆمان سوود وەرەگرین لەوەی کە لە ناوخی خۆمانە ڕووکینەمان هەڵنەگرتووە چونکە ڕووکینە بە پێچەوانەی بەخشینەوەی بەخشین بۆنێکی خۆشە تۆ کاتێتەوێت خەڵکی تری پێ بۆن خۆشکی خۆشت بۆن خۆشەوی بەڵام ڕق و کینە وێنەی پشکۆیەکە منەبێ هەڵی گرم بۆی تۆ سووتێنم پێشەوەی تۆ سووتێنم دەستی خۆمی سووتانوە جا هەیە ڕقوکینی 10 ساڵ هەڵگرتووە 10 ساڵ پشکۆیەکە لە دەستایەتی 10 ساڵ پشکۆیەکە لە دڵیایەتی ژیانی لێ شێوانەوە ناتوانێت چێژ لە ژیان بەری هەمیشە بە مەراقی تۆڵەسەندنەوە و بەرخوکینەوە بۆ ژیان ڕوانێ بەڵام کاتێک گەر هەستی لێبوردەیی و بەخشین زاڵ بێ بێگومان ئاسوودەیی بەختەوەری زیاتر بڵاو بێتەوە لە ناو دڵ و دەرونی تاکەوە لە ناو کۆمەڵگە بڵاوبوونەوەی هەستی بەختەوەری توندوتیژی لە کۆمەڵگە و لە خێزانە کەمەکاتەوە قەلق و دڵەڕاوکێ و خەمۆکی لە دەرونی تاکە داگرێ کەواتە شتێک ئەو نەبەسوود بێ بێگومان پێویستە ئێمە بین کاری لەسەر بکەین زۆر داتا و دیراسە هەیە لە مجلە لە گۆوارە عالەمیە زانستیەکان ناوەکو
جێرناڵ وەکو جێرناڵی هێڵس ئان سایکۆلۆجی لەوەیە چەندین بەڕاستی توێژینەوەم بینی لەسەر بابەتی ئەوەی کە بەخشین چەند کاریگەریە کاتە سەر لایەنی جستەیی سەر لایەنی دەرونی چەند ئەکرێ وەکو چارەسەر بەکاری بێنن چەندین نمونەیە چەندین توێژینەوە کراوە کەسانێکی زۆریان هێناوە نەخۆش بوون بەخشینیان ئەنجام داوە کەسانێکی تریشە بوون بەخشینیان ئەنجام نایەوە ڕێژەی چارەسەر و باشبوون دەم کەسانی کە بەخشینیان ئەنجام ماوە زۆر بەرزترە لەوانی کە بەخشینیان ئەنجام نایەوە ڕەنگە حاڵەتێک ینی بینیم بەلام مۆزدەی سەرسوورمان بوو ئەسڵەن ئەیوت تەسیراتی هەیە لەسەر چۆن ئەڵێ ڕێژەی مردنیش ڕێژەی مردن لەو کەسانەی کە بەخشەرن کەمترە وەک لەوانی کە کەمتر ئەبەخشن ئەمە من لە پێشا بۆم جێی سەرنج بوو ها چونکەڵێ ها ئەجەل دیاری کراوە بەڵام لە لایەنە دینیەکەشەوە سێرەکەم لێ ئەڵێ بەڵێ بەخشین تەمەند درێژەکە بەخشین بەڵا دوورەخاتەوە کەواتە ئێمە لە هەر لایەنێکەوە کە سەیریەکەین بەخشین پرۆسەیەکی پیرۆزە پرۆسەیەکی گرنگە پێویستە ڕەونەقدار بکرێت پێویستە زیاتر گەشتی پێ بدرێت و بڵاو بکرێتەوە کاتە تا چەند گرینگە ئەم تێگەشتنەی کە تۆ ئاماژەی پێکی لەوانەیە لای بەشێک لە حاڵەتی ئەم جۆرە تێگەشتنە نەبێت بۆ نەبازەوە دەکات کە من دەهاتم کەمە تەنها ئەیبەستێتەوە کاری بەخشینە بەستێتەوە بە بڕێک مادی ئەڵێ دەهاتم کەمە چۆن متوانم ببەخشم کاتە تا چەند گرینگە لەم بوارە لە بڵاوکردنەوەی زیاتری ئەم زانیاریانە لە ڕێگەی سیمینار بێت لە ڕێگەی وەرکشۆپەوە بێت تایبەت کە ڕۆژێکی جیهانی بۆ ئەمە تەرخان کراوە ئەمە ببەسترێتەوە بۆی کە چالاکی تێدا ئەنجام بدرێت جوانە خۆی کاتێک ڕۆژێکی جیانی بۆ شتێک تەرخانەکرێ بە زۆربەی حاڵەتەکانی ئەوەیە کە شتە بەرەو کەمبوو نەچێت و ئەو شتەش پێویستەکە زیاتر بکرێت بێگومان پێویستە چالاکی جۆرا و جۆر یاخود هاندانی جۆرا و جۆر لەم ڕۆ بکرێت بۆ نمونە بچووکترین پێشنیار ئەکرێت لە کەناڵەکەی بەڕێستانەوە ڤیددیۆیەکی چەند چرکەیی لە بابەتی بەخشین لە ئەنواع شێوات لە ئەنواع بوارەوە پەخش بکرێت کەسێک بچووکترین پێشنیار ئەو خواردنی کە لەسەر سفرەکانمانەمێنێ ئەگەر لە سەربانەکان داینێن چۆلەکەکان بیخۆن بۆ خۆی بەخشینێکە بۆ خۆی هاوکاریەکە ئەگەر مناڵەکانمان فێر ڕاهێنا کە لەگەڵ گیانەوەرانە بەخشندە بن بۆ خۆی بەخشینێکە ئەگەر ڕامان هێنان کە دار و درەخت بچێنن ڕێزی لێ بگرن نەیشکێنەوە هاوکاریکردنە لە پرۆسی بەخشینە کەواتە زۆر لایەن هەیە ئێمە شەر نییە تەنها پارە بەخشین لە کاتی خۆت ببەخشە بۆ دراوسێکەت بۆ هاوکارەکەت بۆ هاوسەرەکەت بۆ هاوڕێکەت لە هەڵی بەرامبەرەکەت خۆش بە بۆ خۆی بەخشینە کەواتە بەخشین فراوانە تەنها ئەوە نیە تۆ دەستکەی بە گیرفان تاودەری بێنی لە زەردەخەنەیەکەوە کرێ بە بەرامبەرەکەتی بەخشی هەستێکی باشی بیتێ ئەو هەستە باشەوای لێ بکە کە زیاتر دڵی خۆش بێ ڕەنگە لە خەمێکی بربەریتەوە لە گرفتێک دووری بکەیتەوە کەلیمەیەکی باشت پێوی بەخشە کەلیمە بە ئەو وشە باخشی کەی بەخشی بە بەرامبەر ئەو پەیامە ئیجابی کەی بەخشی بە بەرامبەر بۆ خۆی بەخشینێکە زۆر جار کۆمەڵگی ئێمە بەداخەوە قەریکی بەرەو سلبی بوونە ڕۆین بە شێوازێک یعنی هەمیشە دیوە ڕەشەکانی ژیانە بینین هەمیشە خەم و خەفەتەکانە بینین بە پێچەوانەوە ئێمە پێویست مرۆڤی ئەم سەردەیە مرۆڤی سەردەمی سەرمایەگوزاری سەرمایەداری مرۆڤێکی دەروونچەکەتە ماندووە پێویستی بە ئارامکردنەوە هەیە پێویستی بە چۆن ئەڵی زیادکردنی ئەو بابەتانە هەیە کە بەختەوەری بۆ زیاکەن چونکە هۆکارەکانی پەرێشانی زۆر زۆرن ئازا ئەوەی کە هۆکارەکانی دڵخۆشی و شادمانیە دۆزێتەوە کەواتە کاتێ لەگەڵ بەرامبەر تا ڕەفتارەکەی هەوڵ بە هەستی شادمانی بۆ دروستکە بۆ خۆت بەخشندەیی بەخشینێکت کردووە لە هەر شتێکا کە توانات هەیە بەخشین شەردەوە نییە من بۆ منە $10,000 بەخشم تۆ 50,000 بەخشی من زۆرترم لە تۆ بەخشی بێ پەیوەندی هەیە بە نیسبە و تەناسوب بۆ من لە چەندم بەخشیوە تۆ لە چەند ئەبەخشی گرنگەوەی لەو بڕی کە توانات هەیە تۆ بەخشینێک ئەنجام بی و دڵنیاش بە کاتێک ئەمە جێبەجێەکەی هەست بەو شادمانیە هەست بەو نەشۆی بەختەوریەکەی کە پێدەگا ئەوسا خاڵ بە خاڵ زیاتر واولێکا کە بەخشندەتر زۆر سپاس بۆ کاک زاهیر زانان و سەر و ڕایشکاری کۆمەڵاتی سپاس بۆ زانیارەکان سپاس مامەدە بۆ چانێک وەرەگرین و پاشان ئەگەڕێینەوە